خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە ئامادەین بۆی بەرنامەیەکی پانۆراماتان پێشکەش بکەین. ماوەی ڕابردوو کۆمەڵێک گرێ بربەست قسە و باس لێرە و لەوێ لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو لەبەر مەبنای بڕیارەکانی دادگای فیدڕاڵی. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی دڵخۆشە بە بڕیارەکانی دادگای فیدڕاڵی و بۆچی پێویستە هەموو کوردێک دڵخۆش بێ بە بڕیارەکانی دادگای فیدڕاڵی. ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە لە پاراستنی قوارەی هەرێمی کوردستان؟ ئایا هەندێک واتەواتی ئەعلامی دەتوانێت سەبغەیەک بە بڕیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بدات یان ڕاستیەکان چین لەبارەی ئەوەی کە لەبارەی بڕیارەکانی دادگای فیدڕاڵیەوە دەوترێت؟ بەسپاسێکی زۆرەوە ئەم شەو لەگەڵ بەڕێز سعدی ئەحمەدویرە و تەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆکەین. کاک سعدی زۆر بەخێر بێ. سوپاس بۆ دەرفەتە کە بەشداری لە پانۆراما. هەر لە بڕیارەکانی دادگای فیدڕاڵی دەست پێ بکەین کە گرنگترین و گەرمترین بابەتی ڕۆژن هەڵسەنگاندنی ئێوە بەتایبەت لەبارەی یاسای هەڵبژاردنەوە چییە بۆ کە خۆشتان داواکار بوون ینی خۆشتان مدعی بوون لەسەر ئەو یاسایە؟ ڕاستیدا سوپاس بۆ بەرنامەکەتان. بەرنامەی پارۆراما بەرنمەیەکە لە بەرنامە هەرە باشەکانی کەناڵەکانی سەتەلایتەکانی کوردستانە بەرقەرار بێ. زۆر سپاس مەمنونی. باسی ئێوە دەکەم لە پشتی کامیرە و لە بەردەم کامیرە. لە ڕاستیدا ئێمە سێچا دۆسەیە ئەوەی کە بڕیاری محکەمەی فیدرالی ئێمە دەمێکە باسمان باسی هەڵبژاردن دەکرێ ناکرێ کێ دەوێ هەڵبژاردن بکە کێ ناوێ هەڵبژاردن بکە. ئەوەی کە گلەی هەبوو لە هەموارکردنەوەی یاسای ژمارەیەکی 92 لە ساڵی 2009 و یەکێتی نیشتیمانی پێیوا بوو ئەو هەموارکردنەوەیەکە کە بەداخەوە هەرچەندە نیەتەکە نیەتێکی پاک بوو بۆ ئەوەی شانسێکی زیاتر لە دەرەوەی تەقلیدی عام بدرێ بە پێکهاتەکان، بەڵام وەکو پێویست بوو ئەوانەی کە لە بەناوی پێکهاتەکان لە پەرلەمان بوون ژمارەیەکی زۆر کەم وەکو جەبهەی تورکمانی وەکو زوتنەوەی ئاشووری ئەوان نوێنەرایەتی حیزبەکەی خۆیان و نوێنەرایەتی پێکهاتەکەی تورکمان و ئاشووری کلدانیەکانیان دەکرد، بەڵام باقی ئەوانەی تر بەشی زۆریان بەداخەوە نوێنەرایەتی پێکهاتەکانیان دەکرد. بۆیە پێم وایە ئەم محکەمەی فیدرالی کە ئەو بڕیارەیدا بڕیارەکەی لەسەر ئەوە پێداچوونەوەیەک بەم بابەتە و لە هەمان کاتدا تێگەیشتنی قانونی و دەستوری ئەوان بۆ ئەم تەقلیدەی بۆ ئەم شێوە و بۆ ئەم ممارەسەیە ممارەسەیەکی نادەستوریە، ممارەسەیە کە سوء ئیستیفادەی لێ دەکرێت بۆ لایەنێکی معەیەن لە بەتایبەتی بوونەتە تەرەفێکی ڕاستەقینە لە کێشەکانی ناو هەرێمی کوردستان نێوان دوو تەرەفی ڕئیسی لە هەرێمی کوردستان. پێشی ئەوەی کە پارتی و یەکێتی بێنە جواب ئەوان دێنە جواب بە مناسبە کە مەوزوعەکە هیچ پەیوەندیشی بە کێشەی پێکهاتەکان نیە، ئەوە منافەسەیەکی سیاسی بینی پارتی و یەکێتیە. ئەو منافەسە سیاسیە زۆر کۆنترە لە بوونی ئەوان و ئەو بۆ سەبەبی ئەوەی کاوان بگەنە ئەم ئەوە هەرچەندە ئێمە لە یەکێتی نیشتیمانی لە سکاڵاکە باسی ئیلغاکردنی وەزیرێکی باسی ئیلغاکردنی کۆتایی نەکردو، باسی نەکردو، نە داواشی نەکردو. باش تەنها باسی دابەشکردنی هەرێمی کوردستان بۆ 4 بازنە و لە هەم بازنەکان خەڵک بەشداری انتخابات بکەن. بەڵام ئەگەر ئێستا کە ئەمە گەیشتوتە قۆناغی ئەوەی کە پێکهاتەکان ئەو کۆتانە نەمینێ، وەکوتم ئەمە تێگەیشتنی محکەمەی فیدرالیە بۆ مەسەلەی دەستوری و یاسایی و شێوەی ممارەسەکردنی نوێنەری کۆتاکان لە پەرلەمانی کوردستان. باش کاک سادی ئێوە دژی پێکهاتەکانن لە هەرێمی کوردستان وەکو یەکێتی ئێستا حملەیەکێ و وێنادەکرێت کە یەکێتی لەو داوای
وای کردو کە هەرچەندە جەنابەت ڕەتت کردەوە بەڵام دژی پێکاتەکانن و ئانۆ جەوهەر کە بەڕێزیان وەزیرە لە حکوومەت یاریێمی کوردستان دەڵێ یەکێتی دەرنەچوو لە تاقیکردنەوەی پێکەوە ژیان وڵا خۆ یەکێتی ئیلغا نەکراوە ئەوانەی کە ئیلغا کراون ئەوان دەرنەچوون لە نوێنەرایەتی پێکاتەکان لە پەرلەمانی کوردستان ئەوان دەرنەچوون ئەگەوان دەرچوبانە دەمانەوە و من لەو بینەنە تەنها ئەوانە من پێم وایە ئەوانەی کە ئەمڕۆ ڕەخنە دەگرن پێکاتەی تورکمان نییە پێکاتەی مەسیحیش نییە ئەوانن کە پۆستەکانیان لەدەست دەچێت ئەوانە هاواریان وئیلا ئەمە مەسەلەن ئێستاوە کاک محمود چەلەبی حیزبیان هەیە و داوا دەکە دەرێ ئەسڵ بۆ گەلی تورکمان ئەمە گەلێکین لە هەرێمی کوردستان بە دەرەجە 2 دەین لە عێراق بە دەرەجە 3 دەین کۆتا بۆ ئێمە فێری تەمبەڵی دەکە ئێمە فێری ئەوە دەکە کە بێز دەخۆمان بکەینەوە خەریکی سوال و سەدەقەبی دەگەی بەڕێزێکی تر بە ناوی سەنعان ئاغا قەساب کە یەکێکە لە محامیە ناسراوەکانی هەولێر و لە کەسایەتیە ناسراوەکانی هەولێرە ئەبەن عەنجەد ئەربیلیە و لە ئەدەبیاتی تورکمانی لە شعری تورکمانی پیاوێکە دەستی باڵای هەیە و ئەکیت سبەینێ ئەو کاندید بی لە هەولێر بەشێک لە کەسوکاری مە ڕەنگە دەنگی پێ بدە لەبەر بەبێ کۆتا هیچ علاقی بە کۆتا نییە کەسایەتەکەی وایە کەسایەتێکە کە سەیری خەڵکی هەولێر وەکو یەک دەکە نا خۆی بەم لادا بگرێ بەو لادا بگرێ ڕێیەکی مستەقیم و معقولی هەیە ئەگەر حەقیقەت بڵێن ئەوە شکۆ گەڕانەوەی بۆ ئەوە شکۆ ئەم ئەساڵەتی ئەوان پێم وایە شکۆ گەڕانەوەی بۆ ئەساڵەتی تورکمان ئەوەی مەسیحیەکان ئەمن پێم وایە ئەوە مەوزوعێک کە دەبی خۆشیان مەسەلەن ئێستا کاک ئەرشەد ساڵحی لە پەرلەمانی عێراق داوای کردی ئێمە لە عێراق کۆتامان ناوێت لەسەر ئەو مەبدەئی جێرانەوەی ئەساڵەت و بوونی ئەساڵەت کە ئێمە کۆتامان ناوێت ئێمە ژمارەمان هەیە توانین نوێنەری خۆمان دەچین ئێمە لە هەولێریش پێم وایە ئەگەر باش ئیش بکرێ تورکمانەکان خەڵکی باش تەرشیح بکەن کۆتایان ناوێت هیچ کۆتایان ناوێت خەڵک دەنجیان پێ دەدا ینی ئەو من لە بیرمە من لە مەکتەب بوویمە بەشێکی زۆر لە دۆستەکانی لە زمانی ئێمە کە لە مەکتەب بووین بەشی زۆری مامۆستاکانی ئێمە ئەربیلی بوون بەشی زۆری لەو شەری حێدێن کە ئەوڕۆ خۆیان بە تورکمان داتن مامۆستاکان بەشی زۆری مامۆستاکانمان مەسیحی بوو ینی کاک سعدی دەتانەوێ بڵێن ئەو خەتە جیا بکرێتەوە کۆمەڵی خەڵک ئەو خەتە جیا بکرێتەوە کە دەیەوێ بە ناوی پێکاتەکان پۆستێک بۆ خۆی قۆرخ بکە لەگەڵ ئەو کەسەی کە دەیەوێت خزمەتی پێکاتەکان بکە لە ڕێگای پەرلەمان ئەو دوشتی جایە ئێوە کویەکێتی ئەندامی تورکمان مەسیحی کردووە شتان نییە مەسەلەن دیفاع لە مافەکانیانەکەن لە بەردەم مەسیحی لە بەردەم تورکمان ئەندامی تورکمانیشمان ئەندامی مەسیحیشمان هەیە و ئێمە پێمان خۆشە ئەوانەی کە حەز دەکەن کاری سیاسی بکەن بۆ خۆیان حیزبێک دروستکەن لەگە حیزبەکانی ئەوان هاوپەیمانێتی دەکەین و لە مەوقعی باشکانێکیاندا بنین و ئەوانەی کە دایانەوێ وەکو ئەندامی یەکێتی لەو معیارێ و لەو مەقایسە یەکێتیایەتی بۆ دانانی کاندید ئەوانیشدا دەندرێت بە کاندیدێک لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی بۆیە من پێم وایە ئەم یاسایە بە تایبەتی ئەوەی پەیوەندی باڵبژاردنە جارێک کە دەڵێمەوە یەکێتی لە سکاڵاکەی خۆی داوای ئیلغاکردنی کۆتای نەکردووە داوای کەمکردنەوەی کۆتاشی نەکردووە ئەوە تێگەیشتێکی یاسایی و دەستوریە لە ئەنجامی ممارەسەی ئەم برادەرانە ناو پەرلەمانی کوردستان لە کاتی هەبوونی ناکۆچەکان بوونیان بەتەرەف لە ناکۆچەکان ئەوە ڕوویدا ئەوەش خەڵک لە هەولێر زۆر زۆری پێخۆشە لە تورکمان و مەسیحیش هەیە تورکمان و مەسیحیشەوە من پێم وایە لە زیاتی ئەوەی غەدر باس بکرێت نەخێت جێرانەوەی شکۆیە بۆ تورکمانەکان و هەروەها مەسیحیەکان و ئەوە دنیا شەو ڕۆژێک نییە یەک دەورەی انتخابی نیە ئەو دەورەیە 4 ساڵ لە دەورەی داهاتوو توانین قسەی لەسەر بکەین چۆن دەتوانین ڕێسا و هینێک دابنین قاعیدێک دابنین حتا ئەگەر کۆتاشی بوێ کۆتا بۆچەیە چەند کەس یعنی معقول نییە بە هەموو عێراق یەک کۆتایی
ئێزیدی هەیە بە هەموو عێراقیەک لە هەر شار و کۆتایەکی مەسیحەیە لە من بەتەن لە شاری کە 5 کۆتایە هەمووش کۆکرایەوە لە شارێک لە ژێرێک چەپوک و من پێم وایە ئەوەی کە دەیێشی بەتەنێ پێکاتەکانی بەتەنێوان نیە هەر بۆیشە حملەکە تونترە حملەکە تونترە بۆ چونکە ئاڵۆسترە قورمیش دەکرێت لە پشتەوە لە لایەن سیاسیەوە ئەگەر بەهات پایە و لانی کەم مەسەلەن معتەدیل بوونا لە ئیشوکاری پەرلەمانیا لە ئیشوکاری سیاسیا لە نێوانی چێتی و پارتی و مولانەکان لە یەکلاکردنەوەی کێشەکان تەنانەت دادگەی فیدراڵیش ئەوەی بەسەر دەهێنان نە ئەوان دەیانکردو نە ئێمەش قبولمان دەکرد شەرمان لەسەر دەکرد شەرتان لەسەر شەرمان لەسەر ئەوانە دەکرد بەڵام تەنها ئێوە بێدەنجیتان ئێستا شەڕ لەسەر ئەوانە ناکەین ئێمە شەڕ لەسەر ئەوە دەکەین دەبی لە ڕێگەدان جێگاکردنەوە جێرانەوەی شکۆ بۆ تورکمان و بۆ ئەو کەسانەبی کە نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکاتەکە واری دێشێتی نیشتیمانی کوردستان لە تەشکیلی حکوومەتی داهاتوە گەر خوا کردی و کرا مەسەلەن پۆستدا بە تورکمانێک بە مەسیحەیەک ڕەسەن بەڵام خۆی بێ بۆ خزمەتکردن ئەبێبیت واریدا زۆر واریدیش زۆر واری پۆست شتیشمان داوە مەلەوە پێش پۆستماندا بۆ مانایە ناتی دیەچێتی بکە بۆ مانایی بکەوە پێکاتی و لێرە بۆ مانایە نا وەکو شوتی نەبێت دەرەوەی سەوز و ناوەی سوور ئەوە نابێت دەبێت نوێنەرایەتی پێکاتەکەی خۆی بکە وە لە سەر داخوازیە واقعەکانی پێکاتەکەی خۆی بێتە جواب و بەشەڕ باشە کەواتە لە کۆتایی ئەو مەلەفەیە کاک سعدی من پێم وایە بێویژدانێکی گەورەیە و هەوڵێکی گەورەیە و خۆ ناشرینکردنە بە فیتی خەڵکی تر چەند کەسێک چەند شارێک وا پیشان دەکە یەکێتی نیشتیمانی جاریش کە دەڵێمەوە یەکێتی نیشتیمانی لە تەعامل لەگەڵ کۆتاکان لەو ئیمتیحانە دەرچووە لە ئەسڵدا کۆتا پێشنیاری جەنابی بامجەلالیش بووە پێشنیاری کەسکە نەبووە مەدرسەی تورکمانی کە لە هەولێر هەیە ئەو ڕوومنداڵەکانی دەخوێن زمانی کۆسرەت بووە کە سەر و وەزیران بووە زمانی کەستر نەبووە بەڵام ئەوان نانێ ببین ئەوان نانێ کە هەر کەسە بۆ پۆستەکەی خۆی هەوڵدەدا ئەگەر نا ئەوە لە دۆغرەمەچی بپرسە لە مؤسسەی دۆغرەمەچی بپرسە بزانێت چێ مەدارسی تورکمانی لە هەولێر کردەوە طبعا لە حکوومەتی هەرێمی کوردستان لەو زمانی کە کۆتڕە ڕەسوول سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو بەس دەبەرەوەی خۆیان بنەوەکێکی بن پشتیوانی مامجەلال و بۆ کۆتاکان یارمەتی بدرێت وتی عەدەم تەوازن بە قازانجی کەمایەتیەکان لە بەرەوەیان کەمایەتین بگەنە حەق خۆیان پێویستە حەقیان زیاتر بدرێتی بەڵام نەک بەوەی کات و بیکەی بە داردەستی جیهەتێکی تر لە مقابلی خۆت پشتیوانە کرا لە ماوەی ڕابردوودا ئەو قسەی کە جەنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی شتار لێرە ئەو قسەت کردوتە ئێمە ناچینە یاریەکە 11 بە سفر ئێستا تەواو ساف ئێستا 0 بە 0 ینی لە بنەڕەتەوە دەست پێ دەکات بەڵام ئەمە بەڕاستی جاریش کە تکرار دەکەمەوە تاکی دەکەمەوە بۆی برادران بە هەڵەدانەچن ئەوانەی کە ئێستا ئەم پرۆپاگەندەیە دەکەن لە دژی یەکێتی نیشتیمانی نوێنەری پێکاتەکان نین خەڵک لەسەر تورکمان و مەسیحی حیسابیان نەکە ئەمانە ئەندامن لە حیزبێکی معین منافسی ئێمە پارتی منافسی ئێمە ئەندامن لەوێ ئێوە بەڵام خۆتان پەیوەندیتان لەگەڵ ئەمە پەیوەندیمان لەگەڵ مەسیحەکان زۆر باشە پەیوەندیمان لەگەڵ تورکمانەکان زۆر باشە بەڵام ئەوانە بە نوێنەرایەتی ئەوان نین یعنی بۆی کادری یەکێتی وا تێنەگا کە نوێنەری تورکمانە دژیمە نەخێر ئەمە کادیری پارتیە یان نوێنەری پارتیە حملە دەکا بە ناوی کۆتا لەسەر یەکێتی بۆی تێبکەن زۆر باشە چوار بازنەیە کە سوودی هەیە بۆ هەرێمی کوردستان کاک سعدی چ ئیتمینانێک دەداتە خەڵکە ئەو چوار بازنەیە ئیتمینانەکەی بەوەیە پێشترێ لە نەبوونی بایۆمەتری لە نەبوونی هینی سجلی باش بۆ هەڵبژاردن بەدابەشکردنی هەویاتی ئەحوالی مەدەنی قەسیر المەدا و تەویل المەدا خەڵکێکی زۆر لە دەرەوەی هەرێمی کوردستانیش وەی لێ هادوو دەنگیدا ئەمە وای لێ کردوو کە مەسەلەن بە دەنگی من ناڵم بەتەنێ دۆک ڕەنگە بە دەنگی سلێمانیش خەڵکێک لە دهۆک دەرەچوو بە دەنگی دۆک خەڵکێک لە هەڵەبجە دەرەچوو ئێستا کە چاربازنەوە وای لێ کرد
هەموو دەنجی دهۆک بۆ خەڵکی دهۆک بەڵێ یاخوا هەموو یەک حزب کاندیدەکانی دهۆک ئەگەر لەو 23 کاندید هەمووی پارتی دەرچیت تەنها بە دەنجی دهۆک دەرێت بە هەمووی ئەوان تێدەگەی بەڵێ بەڵام ئەو مەجای ئەوە نەما لە مەجموعی 45 کادر حدودی 30 کادر بە دەنجی دهۆک دەچوو ئەمە نامێت و ئێمە دەبێ هەوڵی ئەوەش بدەین کە ئەو چار بازنەی کە هەیە ئەوە ڕەنگە پارتی عینی گلەی هەبی لە سلێمانی شتیوا بکرێت بە ئەوانەی سلێمانی بە دەنجی سلێمانی دەچێت ئەوانەی هەڵەبجە بە دەنجی هەڵەبجە دەچێت ئەوانەی هەولێرش بە دەنجی ئەوانەی هەولێر دەچێت ئەو چوار بازنەی اعترافێکی غێر مباشریش نییە لە دادگای فدرالی بۆ پارێزگای هەڵەبجە بۆ پارێزگا بوونی ئەمە بیزە بدوایە مەجای مناوەری تێدا نەما هەڵەبجە پارێزگای بەڵێ کاک سعدی ئەمە تا چەند مەسەلەن پێشتر زۆر مناقەشات ئێمە لێرە لە بەرنامەمان کرد لەسەر مەسەلەی سزلی ناخیبین لەسەر مردووەکان نەسڕاونەتەوە لەسەر مەسەلەن تەزویری انتخابات هەمیشە دەیان گوت ئەگەر بێت و انتخاباتێکی نەزیێ بکرێ ئێستا تا ڕادێکی زۆر ئیتمینان دەداتە هاوڵاتیکەوە من پێم وایە ئەمە موجه نیە بۆ تەرەفێک موجه بۆ هەموو کورد بۆ هەموو کوردستان من ماوەیەک وەزیری کاروباری مرۆڤایەتی بووم لە هەرێمی کوردستان بەڵێ ئیشم لەگەڵ بتاقاتی تەموینی بوو لە ڕێگای WFPۆوانە دەبل ڕجستت ئەوانەی کە 2000 تەزیل کراون لە هەرێمی کوردستان هەبوو نە بە ئەندازەی عێراق ئەندازەی عێراق زیاتر بوو عێراق زیاتر بوو لە هەرێمی کوردستان کەمتر بەڵام لە هەرێمی کوردستان لە بینی سلێمانی هەولێر و دۆک فەرق هەبوو ئەوانە بەشێکن لەوانەی کە دێنە سەر ژمارەی دەنگدەرەکان ئەوی تریان نەسڕینەوەی ئەوانەی کە وەفات دەکەن نەبراندنیان لەو مانەوەیان دەنگیان بە ناوی ئەوان دەدرێت دەنگە درێ بە ناوی ئەوان بەشەشتر بە ناوی و کەسانەی کە لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستانن هەڵبژاردننی هەرێمی کوردستان نایانگرێتەوە بە ناوی ئەوان هەوڵ دەدەن ئەمە لە مەودووە زەحمەتە چونکە ئەگەر مەسەلە بایۆمەتری و کارتی نیشتیمانیە هەر یەکێک لە ئێمە لە ئەحوالی مەدەنی نفوس سەفحەیەکیان هەیە سەفحەکە ژمارەیەکی هەیە لە ناوە ئەو سەفحەیە ئەندامانی خێزانەکە ئەوەی ماون و ئەوەی نەماون هەمووی تێدایە هەرچ گۆڕانێکی بەسەر وەزری خێزانەکە داهاتووی ناوە بۆیە زەحمەتە پێم وایە زەحمەتە لە داهاتدا مۆزوع ئەکرێ بڵێم کاک سعدی انتخاباتی داهاتوو تا ڕادێک دەستکاری نەخشی سیاسی هەرێمی کوردستانەکە یان ئاڵوگۆڕی بەسەردادێت هیچ حیزبێک بە تەنها ناتوانێت حکومت دروستکە لە هەرێمی کوردستان لەبەر زۆر سەبەب حتا لە ڕووی ژمارەشەوە ناتوانێت هیچ حیزبێک ئەوەندە دەنگبێنی کە لە هەرێمی کوردستان حکومت دروستکە و لە ڕووی منتیقیشەوە چونکە ئێستا مەسەلەن ئەو دوو زۆنەی کە هەیە خۆ تەنها دەنگەکان نییە موەسسەی اقتصادی هەیە موەسسەی عسکەری هەیە موەسسەی ئەمنی هەیە ئەو موەسسانە هەمووی موەسسرن لە هەرێمی کوردستان بۆیە ئەو مۆزوعی زۆنی کەسک و زۆنی زەرد پێویستە بووردە کۆتایی پێبێ و ئەو بارودۆخەی کە بووە سەبەبێک بەسەر ئێستا مۆزوعی ئێمە مشکلەی نەفتمان چارەسەر نەکرد ئەخیرەن لە پاریز محکەمەی تحکیم کرا وانە توش شێشە بوو ئێمە مشکلەی سجلی ناخبینمان تەنزیم نەکرد ئێمە مشکلەی سجلی موچەخۆرەکانمان تەنزیم نەکرد ئێمە مەسلەی داهاتی نەفتی و غێر نەفتیمان تەنزیم نەکرد ئەو بڕیارێ بەسەر داهات پێویستە ئێمە لەوە وازبێنین شت بمانەوێ بیکەینە ئەمری واقع بەسەر وڵاتێک کە وڵاتەکەی خۆمانە ئەو حکومەتی عێراقی هەیە حکومەتێک نییە لە دژی ئێمە حکومەتێکە ئێمەی تێدایە وەزیری دەرەوەی ئێمە ڕئیس جمهوری ئێمەیە چارپێز وەزیرکەی ئێمەیە ئەنواعی مؤسسات ترمانەیە لە زیاتی بیرلەوە بکەینەوە چی بەجێ نەکەین بیرلەوە بکەینەوە بین ئەو هەیئەتەی کە وەخت خۆی لە دامەزراوە فیدرالیەکان مشوری ئەوەی دەخوات تەوازن هەبێ مەبدەئی تەوازن هەبێ ئەوە تەفعیل کەینەوە بۆ ئەوەی لەناو هەموو دامەزراوە فیدرالیەکان هەرێمی کوردستان
بە ئەندازەی نسبەتی دانیشتوانی هەرێمی کوردستان لەناو دامەزراوە فیدرالیەکان نوێنەر هەبێت شەڕی ئەوە بکرێ شەڕی ئەو بکرێت ئەتو ئەگەر لە هەرجەیەک مەسەن ئێستا دەرێن سۆما ئیدارەی نەفت دەکەون نیە ئەگەر جێگری سۆما بەڵێ کوردە بەڵێ پارتیشە بەڵێ ئەگەر کاک حەمدی سنجاری ئەگەر دامەزراوەکانی تر لە جەیش لە هەموو فەیلق و فەرقەکانی کە هەیە خەرچی خۆمان هەبوو نەڵێ هەمووی نەیەک مەرەقی ئەوبی لێرە و هەوڵی ئەوە بدەین زمانەکە فێربی بەباشی هەوڵی ئەوە بدەین لە دامەزراوەکانە جێگەی خۆمان بکەینەوە هەوڵی ئەوە بدەین کەس جورئەتی ئەوە نەکە ئێمە بە میێوان تێبگە وەکوان ساحێب ماڵ بین من پێم وایە ئێمە دەتوانین بەو دەستوری کە هەیە باشترین شەڕ بکەین ئەگەر باش دەستورەکە لە ڕوحیەتی دەستورەکە تێبگەین و ئەو چەکەی کە ئێمە ئێستا لە دامەزراوە شەرعیەکان شەڕی پێ دەکەین دەستورەکەی دەبی دەستور باش بکەین و باش تێ کاک سعدی ئەو قەراراتانە هیچی کاریگەری لەسەر قەواری هەرێمی کوردستان و مەسەلەی پوکانەوەی هەرێمی کوردستان و قسەیەک هەیە لە هەندێک برادری نەتەوەیی مەسەلەن یان چاودێری سیاسی کە پێیان وایە ئەم قەرارانەی دادگەی فیدراڵی هۆکارێکن بۆەوەی کە وردەوردا ناوەڕۆکی قەواری هەرێمی کوردستان دەردەهێنرێ و دەکرێتە ئیدارەیەکی زۆر مسەخەر و نامێنێ هەرێمی کوردستان من علاقەم نییە و هەندێک کەس هەیە بە ناوی هەڵمەتی هەڵبژاردن و کەمکردنەوە لە ئەهمیەتی پارتی وێچێتی هەولی ئەوەدا ئیتیهامی ئەویان کە قەواری هەرێم بچووکەکەنەوە بە حساب ئەو مدافع ئەمینە و ئەمە قسەی یەککارکە قەوارەی هەرێم قەوارەیەکی دەستوریە لە ناو عێراق هەتا ئەم دەستورە لە ژیان دابی نەکەس دەتوانی کەمی کات و نەکەس دەتوانی گۆڕانکاری بە کاکڵە و ناوەڕۆکەوە بە کاکڵە و ناوڕۆ ئەوەی کە دەکرێت هەر گۆڕانکاریەک بکرێت گۆڕانکاریی نادەستوریە گۆڕانکاریەکە لە غافلی ئێمە ڕوو دەدا ئەگەر ئێمە خۆمان بەشتی لابەلاوە خەریک نەکەین هەر کەسەمان تەماشای پەنجەکانیان کە بزانین چۆن دەژمێرن تێدەگەین بەرەو چێ دەڕۆ ئەگەر دامەزراوەکانمان ئێستا ئێمە باسی ئەوە دەکەین زۆر گرنگە ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان لە هەرێمی کوردستان بمینێ ئەی لەوە گرنگتر نییە ئەگەر هێزەکانی پێشمەرگەیەک بخەین و تەجریبەیەکی باش و تەسلیحێکی باشیان بکەین ئەی لەوە گرنگتر نییە ئەگەر خەڵک لە کۆلێجی عەسکەریەکان بەبێ هەویەی ئاسایی جۆر بگرین هاوڵاتی بانکەین بگرین ئەدی گرنگتر نییە ئەگەر دامەزراوەکانی ئیستیخبارات و ئەمنی و مخابراتیەکانمان بەیەکەوە ئیش بکەن ئیعتیمادی کامل لەسەر زانیاریەکانی دەرەوەی وڵات نەکەن هەر کەسەوە بە مەرامی خۆی زانیاری دەدا ئەم پێم وایە ئەمە پێش ئەوەی بی لەمانەوەی هێزی هاوپەیمانان و هێزی ئەموو ئەو بکەین پێویستە هێزەکانی خۆمان تۆکم بکەین و تۆقیکەین چونکە ئێمە ڕاستە بە تەمای شەڕنین بەڵام هەر بۆ پاراستنی ئەمنی عام پێویستمان بە ئاسایشێکی تۆکمەیە هەر بۆ پاراستنی سنوورەکانی منتەقەمان پێویستمان بە هێزێکی فعالە بۆیە من پێم وایە پێش ئەوەی ئێمە بیر لە یارمەتی و کۆمەک لە دەرەوە بکەین پێویستە ئێمە خۆمان حازمی کۆمەکی یەکتری بکەین خەلەل هەیە لەو بارەوە زۆر خەلەلی گەورە هەیە چۆن هەموو لە ئەنجامی ئەو خەلە لە گەورانەیە لە ئەنجامی ئەو خەلە گەورانەیە تۆ گە حیسابی ئەوە بکەیت 56 ساڵە مەسەلەی تعریب و تەبعیس و بە جددی وەرنەگرتنی کێشەی کورد لە عێراقدا باوە معقولە بە شەو ڕۆژێک ئەوە هەموو لە ناو لایەنە سیاسیەکان پاک بێتەوە لە ناو هەموو لایەنە سیاسیەکان بە شیعە و سوننەوە گرو گەرایش هەیە دژی هەرێمی کوردستان لە کاردایە لە ئەم منتیقەیە کە هەیە ئێمە پێمان وایە وڵاتان لەسەر ئەساسی جیرانەتی ئەوە ئێمە هاوپەیمانی یەکترین بەڵام لەوەی کە من پێم وایە ئەوان زیاتر مهتەمن بەوەزی ئێمە لە خۆمان بەی خۆمان ڕاست نییە باشە کاک سعدی بۆیە من پێم وایە پێویستە ئێمە پێش ئەوەی بیر لە هەموو کۆمەچێکی دەرەکی بکەین پێویستە خۆمان کۆمەچێت کاک سعدی مەسەلەن هەندێک پێیان وایەن خوێندنەوەکان وان کە عەلە ئەساس
مثلەن مەسەلەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان، مەسەلەی مخابرات، مەسەلەی جیازی مخابراتی، ئەوانە هەمووی ڕەبتی بەغدا دەکرێنەوە، یان یەکێتی و پارتی ڕێگە نادەن، یان دەتوانن ڕێگە دەدەن کە مەسەلەن لە چوارچەوەی دەستور نەبێ قەرارەتی محکەمەی فترا. ئێمە لەناو دستوری عێراق مادەیەکمانە 110 پێی دەوترێت سەلاحیاتی حەسری، ئەوانەی کە سەلاحیاتی عێراقن هەرچی لەوێدا نەهاتووە سەلاحیەتی هەرێمەکان. پاشان مادەی 115 هەیە 115 دەڵێ لە هەموو ئەو جیانەی کە سەلاحیات وەکو یەک بوو، ڕێی دەستوریش وەکو یەک بوو، قەرار لە ساڵحی زەعیفەکە دەدرێت لە ساڵحی هەرێمی کوردستان دەکرێت هەک لە ساڵی حکومەت. بۆیە من پێم وایە ئێمە بین نابێ ئێمە خۆمان لەو فترەیە مەجموعەیەک پەیدا بوون لەناو مسلح لەناو عێراق، هەوڵیان دەدا عێراقیش و هەرێمی کوردستانی ڕابکێشتن بۆ شەڕێکی نەخوازراوە، هێرشیان دەکرد بۆ سەرینەکە، بە چەکی عێراق بوو، بە لیباسی عەسکەری بوو، بە سیارەی عەسکەری بوو، بە ناوی جیاجیا. ئەوە زەینەبیونە، ئەوە نافاتمیونە، ئەوە نازەم چێن، ئەوە چێن. ئێمە ئەگە دەمانەوێ لە جێ خۆمان سەنجی خۆمان هەبێ، دەبێت لە زمنی پارێزگایی لە سنوورەکانی عێراق، لە زمنی پارێزگایی لە بەرژەوەندیەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە حازر باش. کاکسادی چەندی عێلاقاتمان لەگەڵ دەوروبەر باش بێ، لەگەڵ عێراق خراپ بێ، وەرجێ خۆمان لەناوە ئالۆز دەکەن. پێویستە عمقی ئێمە بۆ خۆمان باقی عێراق بی، هەوڵی ئەو بدەن عێلاقاتمان لەگەڵ حکوومەتی فیدرالی و ئەوە بڕیاری کۆبوونەوەی ئەخیری هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتیش بوو لەوەی کە هەوڵی ئەوە بدەین تێگەیشتنێکی قوڵتر لەگەڵ عێراق لە مەسلەی پێکەوە ژیان و دیفاع لە بەرژەوەندی هاوبەشەکان. ئێستا ماوەتەوە ڕۆژی انتخابات دیاری بکرێ، ترسێکەیە لێرە و لەوەیە کە ئەگەر بێت و لەبەرەوەی لە مانجی حوزەیران ئەو کۆمیسیۆنەش مدەکەی بەسەر دەچی، کۆمیسیۆنی عێراق کە سەرپەرشتی هەڵبژاردنەکان دەکات. تەمووز حوتی حوت کۆمیسیۆنەکانی حوتی شەش حوتی حوت بەسەرەوە. بۆیە پێویستە بەلای مانجێک پێشەوە مانگوشتێک پێشەوە انتخابات کرا، یعنی نهایەتی پێنج سەرەتای شەش پێویستە ئەمەلێکێ لەو چەند ڕۆژە ئەو مدێ دیاری من تەسەورەکەم چۆن ڕئیسی لای برادرانی پارتی شکالێک نییە لە بەرامبەر یاساکە مەسەلەن نازانم خۆت زیینەوە لە این تەنها ئیشکردنە لەسەر دروستکردنی ئالۆزی بۆ هەرێمی کوردستان. یعنی گەرە کەسێک نا قەراری محکەمە قەرارێکی باتە قابلیەوە نییە هیچ دانوستانی سیاسیشی لەسەر. ئەم پێم وایە ئەم مەوزوعێکی نییە کە لە عێراق غەدرێکی ئەوەندە گەورە کرابێ. وەکو وتم مەوزوعی هەڵبژاردن ئەگە مەوزوع کۆتاییەکانە پێکهاتەکان دەتوانن بەشداری هەڵبژاردن بکەن، ئالیەتی کۆن نابێ بە ئالیەتیش تازە. باش ئەوەی تا ئێستا بیستوتانە ئەگەر فەرمیش نەبێت لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ڕازین ڕەزامەندن و بۆی مودەکە دیاری بکەن بۆ یاسایە و بۆ سەبەبێکیان مودەکە دیاری دەکرێت. هەندێکتر تەسەورات هەیە کە مودەکە دیاری ناکرێت و بۆی ئەوە فەشەل بێنێت و ئەمە هەرێمی کوردستان نانێ ئەگەر خۆمان پێمان وابی بە خۆ دزینەوە لە هەڵبژاردن فەشەل بە بڕیارێکی محکەمەی فیدرالی دێنین، ئەو فەشەلکردانە بە خۆمان فەشەل بە محکەمەکە ناین، فەشەل بە خۆمانی. باشە کاکسادی هەر قسەیەکی تر ئەویانم بابیر نەچی هەندێک لە خەڵک بە مەسج مەسەلەن زۆر مەسجیان کردو. سەرۆکێکی نیشتیمانی کوردستان بە لەهجەی هەولێری دەڵێ لۆمارێ، مەبەستی هەر دەبوو لە کاتی پێکاتەکان بیکەمەوە پرسیارە بەسەرمدا تێپەڕی ئەوان بوو لۆمارەیان خۆ بڕیاری محکەمە دەرنەچوو هێشتا کە قسەی کرد. ئەخە خەڵک بۆشی دڵ یازدە پیتە و نا ئەوە دەزانی چۆن ناخەتە فەرموو. یعنی ئێستا ئەوانەی کە نوێنەری پێکاتەکان بوون بەشێکیان نانوێت تێبگەن کە خەڵک ناڕازی بەبوونیەوە تێدەگەی بۆیە ئەنواعش دروست دەکەن. ناوە عیلاقی بەوان نەبوو هیچ ئەسەن پێشی ئەو بووە، ئەو قسەی پێشی ئەو بوو لە دەڕۆژ بۆ ماڵێ بە برادەرەکەی خۆی چی بکەین بۆ چۆ وتی لۆمارێ عێراقی بە ساڵان قسەیکی تری هەیە ڕێکدانەوەی سیاسی بە تەمان وەک یەکێتی چی تر بنێرنەوە لۆمارێ کاکسادی
چیتر ئەنێرنەوە لۆمارێ لە ناوێکێتی و لە دەروێکێتی ئەوانەی کە مەسەلە زۆر جار من لەگەڵ جەنابەت کە گفتوگۆکەم باسی کۆمەڵی خەڵکی گەندەڵ خەڵکی هەلپەرست کە لە داکۆبوونەوەی مەکتەب سیاسیش سەرۆکێتی وتی هەر کەسێک شوێنەکەی بۆ بەرژەوەندی خۆی بەکاربێنێ لۆمارێ ناوە بڕیاری ئەوە لە ڕاستپاردنیەوە بڕیارە بڕیارەکانی و لە دەستوریشدا هەیە لە پەیڕۆ پرۆگرامدا هەیە هەر کەسێک مادەی چەندە سی چەندە شتێکە هەر کەسە مەوقعی خۆی بەکاربێنێ بۆ کاری تیجاری و ئەوە پێویستە لۆمارێ بڕوە وا من پێم وای ئێستا وەزعیەکێتی بەرەو باشی کاک ڕێبین دەڵێ قسەیەکی تۆشەیە مستەلاحێکە ڕۆیشتووە دەڵێ ئێستا یەکێتی سەحەتی باشە زۆر باش زۆر باشە سەحەتی زۆر باشە یەکێتی کاتە ئامادەن بۆ ئامادەن بۆ هەڵبژاردن و ئومێد دەکەین کە هەڵبژاردنێکی باش بێ و ئەو من پێم وایە ئەو هەڵبژاردنەی کە دەبێ نەتیجەکەی چۆن دەبێ یعنی مەسئولیەت علاقی بە ژمارەوە نییە ئەوەی دەرەچێ نوێنەری هەموو خەڵکە لە هەرێم پەیوەند بە بڕیارەکانی دادگای فیدراالیەوە و بڕیارش لەسەر موچە دەرچوو کاکسادی هەڵسەنگانی ئێوە بۆ بڕیارەتی بۆکویچێتی ئەخر ئەوەیە باسی ئەوە دەکا کە گوایە قواری هەرێم زەعیب دەکەوە نە من پێم وانە دەمانتوانی ئەو مشکلەیە حەلکەین بە نیوەی ئەو سحرە چۆن دەمانتوانی خۆمان مشکلەی موچە حەلکەین تێدەگەی ئەوەن دەمان هی ناو برد لە مەسلەی لیستین و لیست دەبین و ناو نادەین و ناو دەدەین و یعنی لە مەسلەی ئەبێت تێبگەین ئێمە هەمووان تێبگەین کە وەزارەتی مالیە عێراق مرتاح نەبوو لەو لیستەی کە لەلایەن وەزارەتی مالیە ئێمە پێیان دێت بۆ پێیان وابوو ژمارەی کارمەندەکانمان زۆرە ئەنی ژمارەیەکی زۆر لە موچە خۆرمان هەیە زۆر زیاتر لە پێویستی ئێمە هەمووە 4 میلیۆن و 5 میلیۆنی ئەوە ژمارە ملیۆنە قوسوری موچە خۆرە 25 تاسی لە سەد ئەوە کێشەیەکی بۆ دروست کردووی و ئێستا کە ئێمە ساڵە و 2 ساڵ و 3 ساڵ نیە ئەمڕۆ حدودی 8 ساڵە ئێمە مشکلەی موچەمان لە 2013 بۆیە ئەو بۆ جاری ئەخی دەبی کۆتایی پێبێ ئەگەر مەوزوعی موچە حەل کرێ موچە ئەو پارەیە لە جیرفانی کەس دەرناسێت لە زمنی میزانی هەرێمی کوردستانە لە خەڵک بۆی دەنێردێتە سەر بانقێکی ئەهلی نا بانقێکی ڕسمی دەوڵەتی بۆی دەنێتە سەر مانگ بە پێی ڕقەمی حیسابەکەی خۆی پاش لێکۆڵنەوە و تەدقیق و فلتەرکردنی ئەم لیستانەی کە هەیە و من نامەوێت بڵێم بەس لە ئێرە بکرێت با لە عێراق بکرێ و فلتەرە ئەگەر لەوێش هین هەیە بندیوار هەیە شت هەیە فەزایی پێ دەڵێت ئەخە نایما دەڵێن ئیسرائیل بنگۆریۆنیا بوو جەزائیر بنلادن یە بەمش بندیوارمان هەیە کاک سادی کەواتایەکێتی پەیوانیە کە ئەو مۆزوع پەیوەندی بە قەوارەی هەرێم و بچووک بوونەوەی حکوومەتی هەرێم و کەسێک کە معاشەکە بەغداوە بێت ئەمن مقدەس پێم وایە چوونی مامۆستایە بۆ ژووری دەرزوتنەوە چوونی خوێندکارە بۆ خوێندنگاکان کۆتایی هاتنە بە بایکۆت وە قەت گلەیی کارمەند نێتە سەرمان لەوەی کە موچەی تاخیر بووە لێی بڕاوە ئەوە بەلای منەوە مقدەسترە لەوەی کە بلەم وڵی ئەگەر ڕقم حسابێکی لە بانقا بوو پارەکات سەر بانق ئەوە لە قوارەی هەرێم کردن خەڵک نابێ بکرێ بە بارمتە موچە خۆر نای بکرێ بە بارمتە ئەی وەکو یەکێتی تا چەند ڕۆڵتان هەبوو لەو سەر مەسلەی چارەسەرکردنی موچە کاکسادی لەوەی کە بتوانێت زۆر ئێمە لێرە لەگەڵ مامۆستایان زۆر هەوڵماندا من پیرۆزبایی لەوانەکەم کە مقاومەتی باشیان کرد بەڵام من بژار دەکەم پێ بژاردەیەکی باش نەبوو مەسلەی بایکۆت تەڵەبە مشکلەیە ئەی چۆن هەموو ئەو سەفەرانەی بەڕێز کاک بافل بۆ بەغدا وەفدی هاوبەش بۆ بەغدا تیمی ئێمە لە بەغدا کاک خالید و کاک نزار دامەزراوەکانی تر لە بەغدا سەرۆکی کۆمار هەموو جوودەکان لە پێناوی ئەو بوو کە مەوزوعی موچە بە هەر نەوعەگوی تەنظیم بکرێ بە قەرز و فەرزبی بە شاراوە نییە ئێمە لەسەر مەسلەی بودجەی قانونی بودجە اختلافمان هەیە اختلافەکەش لەسەر ئەوەیە کە لە ئەسڵدا هەندێک زاراوە داخلی قانونەکە بووە ئەو زاراوەیە 100% 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
ڕەت بوو بەسەر برادرە نێمەدا تێپەڕ بوو تێپەڕ بووە مەسەلەی ئینفاقی فعلی و ما ئینفاق بەڵێ ئەو گرفتی دروست کردووە باشە گەشتبینی کە و کێشێ بە بەهۆی بڕیارەکەی محکەمی فدرالیەوە تا ڕادی چارە بەدیلی تری نییە بەدیلی ترین دەبێ معاش بە لەمان زۆر باشە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان یەتان هەیە کۆ ببنەوە قەراراتێک بدەن بۆی عادە تەنزیمی هەرێمی کوردستان بکرێت و خۆتە زین لە کۆمەڵێک بوارەوە کێشەیە خۆ پارتیویەکێتی دوێزی ڕئیسینە و هەرێمی کوردستان ئەوام لە کۆن خەباتیان بۆی کردو ئێستاش لە مەشروعەتی دەستوری خەریکی ئیدارەدانە بۆیە نەپارتی بەتەنێ و نەیەکێتی بەتەنێ نەکەس حرکەوە ئەویتر تەماشاچیار دوکمان بەیەکەوە دەبی ئەو حکوومەتە تەنزیم بکەینەوە ئەو ئیدارەی تەنزیم بکەینەوە و مۆزوعی هەڵبژاردن بخەینە ڕێگا و هەوڵی ئەو بدەین لە ڕێ کۆبوونەوەکان من ئەو کێشانەی کە لە سێ دۆسەی جیا کۆبوونەوە مەسەلە ئەمنیەکان مەسەلە سیاسیەکان لەگەڵ مەسەلە ئیداریەکان هەر کەسە و لە جێر ڕێگای خۆی لە ڕێگای پسپۆڕەکانی ئەولەویاتیان بۆ دابدرێ و من پێم وایە پاش ئەو درۆن و موشک بارانی منطقە و ئەوانە و تەدەخل و بریاکردنی سەروەری خاکی عێراق و خاکی هەرێمی کوردستان مەسەلە ئەمنیەکان ئەولەویەتیان هەیە بۆی ڕێکخرێن پەیوەندیتان باشە یان هێشتا دڕدۆنگن لەگەڵ یەکتر ینی لەگەڵ پارتی ئێمە منافسی دەمینین ڕابردوو منافز بن ئێستا و لە داهاتوش هەم منافز دەمینێن بەڵام ئەم پێم وانە دڕدۆنگ و لێک عازبوون کارێکی باشە چکۆ تاثیر دەکات لەسەر جەوی عام لەسەر بازار لەسەر میزاجی عامی خەڵک لەسەر دامەزراوەکانمان بە ڕوحیەتێکی تر یعنی ناکرێت بە مەسەلەی بە ڕوحێتێکی ئینتقامی لەگەری تەعامل بکەین دە بە ڕوحەیەکی تەکاملی یەکتری تەکاتەواو بکەین لە 2009 تقریبا حەزێکی سیاسی لە یەکێتی داوە هەم مەسەلەن جیابوونەوەی هاوڕێکانتان نیوەکردنی یەکێتی دوای نەخۆشکەوتنی سەرۆکمان جەلال و کۆچی دوایی ئێستا وەکو ڕۆژنامەنووس ئەو قسەیە دەکەم ئەوەی کە دەبینم لە بازار لە سۆشیال میدیا لە خەڵک وا دەبینم کە چانسێکتان دەداتەوە خەڵک وەکو یەکێتی چانسێکتان دەداتەوە بەڵام خەڵکێکی ئەوانەی بە هەر هۆکارێک بێ لە یەکێتی دوورخراونەوە یان دوورکەوتونەتەوە بیانەوەی لیستێک دروستکە هەر کەسێکی ترەوە تەجروبەی کاگنشوران کاک بەرهەم دووبارە کاتەوە پێتوانە لەو ڕێڕەوە بدا یان لەو ڕاستکردنەوە بدا و زەربە لە خەڵکی کوردستان بدا یان لە نانی کەم زۆنە بدا ئێمە جارێ لە لای هێروە کۆنگرە 1 و 2 3 کۆنگرەی پێکەوەلکردنەوەی سێ جۆگاکەی ناو یەکێتی بەڵێ ڕاستە لە کۆنگرەی 4 دەبواە کۆنگرەی بەرنامەی گەشە پێدان و پێشخستنی یەکێتی بەداخەوە سەرکەوتنە بوو کۆنگرەیەکی کۆنگرەی 5 کۆنگرەیەکە بە ڕاستپاردە و بە سەرکردایەتێکە و بە کارەکانی کۆنگری گەشە پێدانی یەکێتیە تا ڕادەیەکی ئەنجامەکانی هەندێک ئاسۆی دیارە بۆیە تەسەور دەکەم ئێستا کە نابی یەکێتی نیشتیمانی خۆی بەوە خەریکە کێ دەیەوێتی دروستکە هەر کەسێک و هەر گروپێک کە یاسای هەڵبژاردن ڕێگای پێدەدا مبارەکی بابفەر خۆی تەجروبەکە پێش ئەو هەبووە ئێستا هەیە لە داهاتوش گروپ و تەجەموعات دەبێت خەڵکەیە تموحیەیە ئەوەی تموحیەیە بابفەرمێ ئێمە پێویست ناکە کاتی خۆمان بۆ بکوژین چێ خۆی هەڵدەبژێری چێ خۆی هەڵنابژێری چێ لیست دروست دەکەی چێ لیست دروست ناکە ئێمە بەردەوامی لەسەر جێبەجێکردنی ڕاستپاردە و بڕیارەکانی کۆنگرەی 5 بە ئەمانەت پێتان وایە پێکاوتانە لە بوارە جیاجیاکان پێکاوتانە لە چارەسەرکردنی کێشەی گەنجان لە چارەسەرکردنی کێشەی ژنان لە مەسلەی بێکاری لە ینی دۆزینەوەی هەلی کار لە مەسلەی پێشخستنی وڵات چارەسەرکردنی کێشەی کارەبا خەدەمات ڕێگاوبان ئەوانەی کە پێویستی خەڵکن ئەوانە عیلاتکەین چیتر چی دەتوانێت چی دەوێ بکە بابفەرمی بەو شێوەیە زۆر باش کاک سادی چەند خولەکێکی کەم کاتت دەگرم زیاتر کاتت ناگرم ناو جەستەی یەکێتی هێشتا پێویستی بە ڕەشێک بوونەوە هەیە یان بە ڕێخستنەوە هەیە بەوە هەیە کە زۆر من هەموو مقابلێک بۆ پرسیارەکەم ئێمە لە جەنابەت کە بەسەر خەڵکێک هەبێ بەسەر خەڵکێکیدا سەر نەکەوێت ئێمە لە زۆر هەوراز و نشێومان بینی دروست
لە ساڵی 92 هاتینەوە دەستمان پێکرد بە دانانی کۆمیتەی تایبەت و کۆمیتەی تایبەت و کۆمیتەی تایبەت بە شێوەیە کە شیرازەی ڕێخستنی لەبار بێت. جاری دووەم لە 96 ئەوە بوو ئەو سیوێکی ئاوی بەسەدا هات سیوێکی ئاوی بەسەدا هات ئێمە بڵاو بووینەوە مەجموعەکمان کەوتنە ڕانیە لە کۆیە و لە سلێمانی و لە دیسان بارودۆخیت کرد. لە 2004 تەقینەوەیەکی شوبات بوو ئێمە ژمارەیەکی زۆر کادیر هەرچی شەهید و براکەیمان لە جێدانا. لە 2006 بەرنامەیەکی کاگنۆ شێوانە و بە ناوی تەرشیقکردنی مەکتەبی ڕێخستن لە زیادی 14 مەڵبەند کردمان بە 42 مەڵبەند. ڕاست تێدەگەی لە کۆنگرەی 4 دەستمان پێکرد سەرکردایەتی لە 55 بکەینە 124. ئەمانە هەمووی مخالیفی بەرنامەی چاکسازی لەناو یەکێتی نیشتیمانی بوون، مخالیفی پەیڕە و پرۆگرامی یەکێتی بوون. ئەم کۆنفرانسەی مەکتەبی ڕێخستن کە گیراوە پێمە پاش کۆنگرە باشترین کۆنفرانسە ئەگەر تەوسیاتی کۆنفرانس بە شێوەیەکی باش جێبەجێ بکرێ لە سازدانەوەی تەنزیماتی یەکێتی بەبێ گوێدانا مەنسوبیەت و مەحسوبیەت. ئێمە پێویستمان بە ڕێخستنێکە ڕێخستنی ساڵی 2024 ڕێخستنێک بۆ هەڵبژاردن. ئێمە لە هەرێمی کوردستان باسی 4 دائیرە دەکەین، لە هەر شارەش مرکزێکی انتخابی هەیە، بنکەیەکی انتخابی هەیە. ئێمە هەر کۆمیتەیە کە دایدەنین علاقی بەوە نەبێ، علاقی بە بنکەی انتخابی وە هەبێ، هەر کۆبینەیەک بەرپرس بێ لە حزبی هەڵبژاردن حزبی هەڵبژاردننی لە دەرگا بۆ دەرگا وەلامان کاتیشدا چاکسازی دۆزینەوەی هەلیکار وەکو پێخۆری هەڵمەتی هەڵبژاردن. بەڵێ دو سەرنجی کاکسادی بۆ وەکو پەیامێک بۆ لایەنە سیاسیەکان بۆ ئامادەی من پێم وایە ئێستایمە کات بە فێڕۆ نەبین، تەنها کارتی بە قووەت بەدەست کورد یەکڕێزی لایەنە سیاسیەکان و میلەتەکەمانە بەرگریکردن لە خۆمان و یەخستنی دامەزراوە فەرمیەکانمان بە شێوەیە کە قابلی بیر لە ئینتیقام نەکەنەوە، قابلی بیر لەوە بکەنەوە چۆن یەکتری تەواو دەکەن و ئەوە گەورەترین بەهێزترین چەکە لە دەستمان. من پێم وایە لە ناو عێراق خەڵکێک هەبێ بیر لە بچووکردنەوەی قەوارە دەکاتەوە ئەوە هەردەبێت. لە دەرەوەی هەرێمی کوردستان لە جیرانەکان وڵات هەیە حەزەکە بە نەوعێک ئێمە گەمارۆ بدە ئەویش هەردەبێت. بەڵام ئێمە دەتوان بەرگەی ئەوانە هەموو بگرین ئەگەر هاتوو یەکڕێزی نەتەوەکەمان زامین کرد، کەمتر خەریکی یەک بووین، هەوڵدەین پشت لە پشت ڕوو لە نایەرەکان. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز سعدی ئەحمەد پیرە و تەبێژێکی نیشتیمانی کوردستان. زۆر سپاس کاکساد. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم لەگەڵ ئەو گفتوگۆ تایبەتەی بەڕێز کاکسادی ئەحمەد پیرە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین و پانۆراما کۆتایەت تا بەرنامەیشتر خواتان.